لارێکی بەهێزی هەفتەی 29 خولێستێرەکانی عێراق زاخۆی چوارەمی ڕیزبەندی بووە میوانی زەورای سێەم. یاریەکە بافیکەی نابژوانی کورد یوسف سەعید دەستی پێکرد. ئەمە یەکەم هێرشی یاریەکە بوو. عەلی کاڵدم بۆی ئامادە بوو. نەورەسەکانی بەغداد بە ئامانجی درێژەدان بەو هەشت سەرکەوتنەیەک بە دوایەکەی بەدەستیان هێنا بوو. فشارێکی تۆندیان خستە سەر گۆڵی میوانەکەیان. فرانک سیدریک خەریک بوو هاوکێشەکە پێچەوانە بکاتەوە. جەلال حەسەن تۆپەکەی دوورخستەوە. زۆری نەما بوو حەسەن عەبدولکەریمی ناسرا و باقووقیە گۆڵێکی نایاب تۆمار بکات. لە خولەکی 19 دوای گەڕانەوە بۆ ڤار ناوبژوان لێدانێکی سزای بۆ زاخۆ ئەژمار کرد. ئەمجەد عەتوان بە سەرکەوتووی جێبەجێ کرد و زاخۆی لە یاریەکە با گۆڵی یەکەم پێشخست. زەورە یاریەکی تاگلایانەی کرد بە پەرۆش بوو بۆ یەکسانکردنەوەی ئەنجامی یاریەکە. عەلی کاڵدمی پاڵەوان بەرپەرچی سەرچەم هێرشەکانی دایەوە. هەر بۆیە نیوە یەکەم با پێشکەوتنی زاخۆ کۆتایی هات. لا نیوەی دۆم و لا خولەکی 53 ناوبشوان ئەم جارە لێدانێکی سزای بۆ زەورە ئەژمار کرد. لوئەی عانی بە سەرکەوتووی جێبەجێ کرد و ئەنجامەکەی پێ یەکسان کردەوە. زەورە فشارەکانی چڕ کردەوە بۆ تۆمارکردنی گۆڵی دۆم و سەرکەوتن تاوەکو لە زاخۆی دوای خۆی دوورتر بکەوێتەوە و لە ڕکابەری دویانە زل هێزەکەی دیکەی پایتەختی عێراق قووەت زەوی و شوڕتە دانەبڕێت بۆ نازناوەکە. بەڵام گۆڵی زیاتر بەرهەم نەهاتوو. یاری بە یەکسانی کۆتایی هات. بەم شێوەیە زەورا کۆی خاڵەکانی بۆ 56 خاڵ لە خانەی سێم بەرز کردەوە. هەرچی زاخۆشە 49 خاڵی هەیە و لە خانەی چوارەم مایەوە. حوسێن محەممەد، کەناڵی پێام.